عەبدولغەفار لە گوندی هەنارەوە بە مەبەستی بەخشینی خوێن هاتووە بۆ بانقی خوێنی هەولێر. ژانە سەر بۆ شتانەمان قەتمان خۆشەوی هەم لەبووی تەندروستیش باشە. ئەو ماوەی 10 ساڵە بە بەردەوامی ساڵی چەند جارێک خوێن دەبەخشێ بە خۆی دەڵێ سوودێکی دوولایەنە لە بەخشینی خوێن هەیە. لە ڕووی تەندروستیەوە سوودی بۆ جەستەی خوێنبەخش هەیە، هەروەها لە ڕێگەی بەخشینی بڵە خوێنێک دەتوانرێت ژیانی کەسێک ڕزگار بکرێت. ماوەی 10 ساڵ دەبی زیاتر دێم ساڵانە 2 جار خوێنی دەبەخشم. زۆر استفادەش لێ دەکەین، هەم لە ڕووی تەندروستیەوە باشە، هەم لە ڕووی خێرەشی گەورەیە، دەبێتە ژیانی چەندە کەس بۆ خوێنی ڕزگار دەبیتن. لە ڕووی تەندروستیەوەش ئەمە زۆر استفادە لێ دەکەم، یعنی ساڵانە کە دەم خوێنی دەبەخشم قەلبم خۆش دەبی، سەر و شان و ئانم باش دەبی، یان ژانە سەر و شوالمان کەم دەبی، خەڵکیش دەبی ئەوەی کە لە خۆی ڕادەبینی خینەکەی هەیە بێبی بەخشی خێرەی گەورەیە. هەموو ئینسانێک ئیسفادە لێ دەکات، ئەوەی کە نەخۆشە لەوانەیە ژانی چەندە کەس دەو خەستخانەی پێویستی بە خینەوی. لە ڕووی تەندروستیەوەش زۆر باشە، هیوادارم خەڵک بێتن خینی بەخشی. خۆڕەکە سوورەکان دەستناو یەکەچەند خەپ لە خوێنەکان دەستناوە لازماش دەستناو یەکەچکە. چواردەی حوزەیرانی هەموو ساڵێک لەسەر ئاستی جیهان بە ڕۆژی جیهانی بەخشینی خوێن دەستنیشان کراوە. تێیدا هەزاران کەس لە سەرانسەری دنیا لەم ڕۆژەدا خوێن دەبەخشن. بەڕێبەری بانکی خوێنی هەولێر لەو ڕۆژەدا باز لەوە دەکات ڕۆژانە نزیکەی 300 بوتڵ خوێن لە خۆبەخشان وەردەگرن. هەمان بڕ دەبەخشێتەوە بە نەخۆشخانەکانی سنووری شاری هەولێر و نەخۆشانەی نانەکەلی کە تایبەتە بە توژوانی شێرپەنجە. پیرۆزبایی ڕۆژی جیهانی خوێنبەخشین بە خوێنبەخشە ئازیزەکان دەکەین تایبەتی شاری هەولێرە کە بەڕاستی بە دلێکی فراوانە هەمووجا فریاڕاستی نەخۆشەکانی تەلەسیمیا و شێرپەنجە بوونە کە پێویستیان بە خوێنە و دێن سەردانی بانکی خوێن دەکەن و خوێنی تەبارڕع دەکەن بوو ئەو نەخۆشانەی کە ڕۆژانە پێویستیان بە خوێنە. لەسەر گرفتەکان کە ڕۆژانە تووشی دەبین، یەکەم جار ئاستی ڕۆشنبیری خەڵکی زۆر کەمە لە بۆ خوێنبەخشین، ینی بە پێی پێویست نییە، ینی ئەمە داوا لە دەستگاکانی ڕاگەیاندن و میدیاکان دەکەن کە ڕۆلی زیاتریان هەبیل بوو ئەو مەبەستە. دوام چی شتێکە لە کۆمەڵگەی ئێمە زۆر باوە کەلەشەخە، خەڵک دێت زۆراتر کەلەشەخ دەکات لە باتی ئەوێ خوێن ببەخشیت کە دێت خوێنیش دەبەخشیت لە کەلەشەخم کردیە تا 6 مانگ ناتوانێت خوێن ببەخشیت. مرۆڤێکی ئاسایی لە توانایدایە لە ساڵێکدا 3 جار خوێن بدات بە پێی وتەی پزیشکان و پسپۆڕانیش. بەخشینی خوێن چەندین سوودی تەندروستی بۆ مرۆڤ هەیە و دەبێتە هۆی ئەوەی سووڕی خوێن چالاکتر بێت و پلازمای خوێن لە جەستەدا نوێ بێتەوە. لە هەمان کاتدا خوێنبەخشین کە هۆکاری ڕزگارکردنی ژانی مرۆڤەکانە ئەرکێکی ئاینی و مرۆییە و لە ڕوو دەرونیشەوە ئارامی دەبەخشێت. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.